دادگا دەستکەلاکەی پارتی لە هەولێر دادگا بۆتە چەکی پارتی لە بری باجەر و دۆشکە لە شاری هەولێر چەمکی دادپەروەری و سەربەخۆی دادگا ڕوبەڕووی قەیرانێکی قۆڵ بۆتەوە و ئێستا دۆخەکە لە مەهەزە تێپەڕیوە و بۆتە تراژیدیایەکی مەترسیدار. پارتی دیموکراتی کوردستان بۆ هۆی نەبوونی هیچ پرەنسیپێکی مۆدێرن بۆ ململانەی سیاسی ومانەوەی لە عەقڵەتی هەفتاکانی سەدەی ڕابردوو استراتیژێکی نوێی گرتوۆتە بەر کە ئەویش بەکارهێنانی چەکی یاساییە بۆ بێدەنگکردنی نەیارەکانی. لە ڕابردوودا دەسەڵاتە تۆتالیتارەکان پەنایان بۆ هێزی سەربازی دەبرد بۆ سەرکوتکردنی دەنگە ناڕازیەکان، بەڵام ئەمڕۆ لە زۆنی زەرد پارتی تێگەیشتووە کە جوڵاندنی دۆسێکی یاسایی و تۆمەتبارکردنی نەیارەکانی زۆر کاریگەرتر و بێدەنگترە لە جوڵاندنی هێزە سەربازیەکان و ئێستا دادگاکان لە هەولێر لە هامەر و باجەر و دۆشکەکان گرنگترن و پارتی لە ڕێی تۆمەتی دروستکراوی جۆرا و جۆرەوە هەر کەسێک بێدەنگ دەکات کە بێوێت ڕەخنە بگرێت. ئەو شێوازەی پارتی ئێستا پەیڕەوی دەکات ڕنگدانەوی عەقڵەتێکی کۆنە کە بڕۆی بە فرەدەنگی نیە و بۆ سەرکوتکردنی نەیارەکانی پەنا دەباتە بەر تەڵەی یاسایی. ئەمەش دەری دەخات کە ئەو حیزبە لە ساڵانی هەفتاکاندا چەقیوە و ناتوانێت بە زمانی سەردەم گفتوگۆ بکات، بۆیە تاکە وەڵامی بۆ دەنگی ناڕازیکردنەوەی دۆسی دادگایە. نمونە دیارەکانی بەکارهێنانی دادگا بۆ بێدەنگکردن، دۆسی زیندانیانی بادینان، شێروان شێروانی و هاوڕێکانێتی کە دیارترین و ئاشکراترین نمونەی بەکارهێنانی دادگای هەولێرە دژی دەنگی ئازاد. ئەم چالەگوانانە تەنها بەهۆی ڕەخنەگرتن و داواکردنی مافی خەڵک دەستگیر کران، بەڵام لە دادگا تۆمەتی سیخوڕی و تێکدانی ئاسایشی نیشتیمانیان بۆ دروست کرا. دادگایکردنەکە بە جۆرێک بوو کە تەنانەت ڕێکخراوە نێو دەوڵەتیەکان و کۆنسۆڵخانەی وڵاتان بە دادگایەکی نەعادیلانە و سیاسی ناوزەندیان کردو. ڕێکخراوی چاودێری مافی مرۆڤ راپۆرتی وردیان بڵاو کردەوە کە تێیدا ڕەخنەی توندیان لە نەبوونی بەڵگەی پێویست بۆ سزادانیان گرت و ڕۆسەکەیان بە سیاسی ناوبرد. یەکێک لە سێرترین بڕیارەکانی دادگای هەولێر درێژکردنەوەی ماوەی زیندانی ڕۆژنامەنووس گۆهدار زێباری بوو کە تەنها ڕۆژێک پێش ئازادکردنی دۆسێکی نوێیان بۆ کردەوە بە بیانووی ئەوەی گوایە لۆگۆی ئۆتۆمبیلەکەی گۆڕیوە. کاتێکی شێروان شێروانی ماوەی سزاکی تەواو کرد لە بری ئازادکردنی دادگا دۆسێکی دیکەی بۆ کردەوە با تۆمەتی ساختەکردنی پەنجەمۆر لە ناو زینداندا. ئەما بەڕوونی نیشانی دەدات کە ئامانجاکە جێبەجێکردنی یاسانیە، مەڵپوشکاندنی ئیرادە و هێشتنەوەی نەیارەکانە لە زیندان بە هەر نرخێک بێت. جا لەمانەش ڕۆژانە دەیان ڕۆژنامەنووس و چالەگوانی مەدەنی لە هەولێر بە ئامادەی خراپەکارهێنانی مۆبایل بانگشتی دادگا دەکرێن و ڕادەگیرێن تەنها لەسەر کۆمنتێک یان پۆستێکی فەیسبوک کە بە دڵی دەسەڵات نەبووە. ئێستاش بە بیانی هەوڵی ئەنجامدانی کاری ئاژاوە گێڕی و تەقەکردن و سووتاندنی شوێنی گشتی و فەرمیەکان. لە سنووری قەزای خەبات لێپرساوی کۆمیتەی یەکێتی نیشتیمانی کوردستان لە شارۆچکەی خەبات لەلایەن هێزێکی دەمامەکداری پارتیەوە دەستگیر کرا و ماڵبەندی سی یەکێتیش لە هەولێر دەڵێت سەلامەتی گیانی نێچیروان هەرچی لە ئەستۆی هێزە ئەمنیەکانی پارتیدایە. لەو بارەی و دکتۆر ڕێبوار محەممەد ساڵح یاساناس و مامۆستای زانکۆ بە کۆباسی ڕاگەیاند کە دەبێت دادگاکان سەربەخۆ بن و لەلایەن دەسەڵاتی جێبەجێکردن و حیزبی دەسەڵاتەوەی حەزیان نەدرێتێ و بەداخەوە ئەوەی دەیبینین بێڕێزیکردنە بە دادگاکانی ئەم هەرێمە چونکە دەسەڵاتی دادوەری لە پێشەموو دەسەڵاتەکانی دیکەوەیە و دەبێتە مایی ئاشتەوایی لە کۆمەڵگە و ئەگەر بەم شێوەیە شکۆی دادگاشکێنرا و بەم شێوازە دادگا ناچار کرا کە بەمەیلی حیزب بڕیار بدات، ئەوە خەڵکی متمانیان بە دادگا نامێنێت و گومانیان لە بڕیاردانی دادگاکان دەبێت. دەژڵێت ئەو ڕووداوەنەش کە چەند ڕۆژێکە بەردەوامن سەرجەم مافا سەرەتایەکانی مرۆڤی تێدا پێشێل کراوە و پێویستە پێشەموو کەس داواکاری گشتی بێتە سەرخەت و سکاڵە لەسەر هەموو لایەنە نەتۆمار بکات کە بەشدار بوون لە پێشێلکاری و کوشتنی هاوڵاتیانی سڤیل. ئاماژە بەوەش دەکات هاوڵاتی سڤیل هەر جۆرە توند و تیژیە بکات، نابێت بکوژرێت و دەبێت لە ڕێی یاسا و مامەڵی لەگەڵدا بکرێت و بەکارهێنانی دادگا لە بەرژەوەندی حیزبی وا دەکات لە ئایندەدا ئەو تۆزە متمانەیەش لە نێوان هاوڵاتی و دادگاکان نەمێنێت. ئەوەی ئەمڕۆ لە دادگاکانی هەولێر دەگوزارێت مەترسێکی گەورەی لەسەر ئایندەی هەرێم و پارتی بە گۆڕینی دادگا بۆ لەقی حیزبی و بەکارهێنانی وەک چەکچەک بۆ یەکلایکردنەوەی ململانێ سیاسیەکان. سەلماندی کە نەکەر بڕۆی بە دیموکراسی نییە، بەڵکو ترسێکی گەوری لە هۆشیاری خەڵکو و دەنگی ئازاددا هەیە.